خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. تۆمباراک لە ناوچەکەیە و بۆچوونەکانی تۆمباراک دیارە و لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عراقی جوڵەکانی لە ماوەی ڕابردوودا بەرامبەر هەرێمی کوردستان دیارە و دۆخی هەرێمی کوردستانیش زۆر قسە و باسی لەسەر کراوە و ڕوون و ئاشکرایە. لەناو ئەم گۆڕانکاریانەدا هەرێمی کوردستان چ لە ڕووی دەستوریەوە و چ لە ڕووی تەنانەت ئالۆزی سیاسی و ناو ڕێکنەخستنی نێوماڵی خۆیەوە بەم شێوەیە بەرەو کوێ هەنگاو دەبێت. ڕەنگە زۆر جار باسی مەترسیەکان کرابێ. مەترسی باسکردن بۆ ئەوە نییە کە ئێمە بڵێن کە دنیا ئاخرە بێ یان شەڕ دروستە بێ یان فلان دروستە بێ، بەڵام هەمیشە بەرچاوڕۆنی و هۆشیاریدان بۆ ئەوەیە کە بزانین کە مەترسیەکان لە کوێن و خوێندنەوەکان لە کوێن و ئاراستەی سیاسی و ئیداری ئەم ملەتە بەرەو کوێن. بەسپاسەوە لەگەڵ بەڕێز چۆمان محەممەد نووسەر و چاودێری سیاسی گفتگۆ دەکەین و شارەزای یاسایی. سپاس بۆ جەنابی شێ. دوای ماوەیەک تەلەفۆن و تەلەفۆنکاری بەریەکەوتی نەخیرەنە. من خۆشحاڵم لە خزمەت جەنابەت، ڕاگەیاندکارێکی زۆر بەتوانا و بنکۆڵکار بە کورساتیش کە ماڵی هەمووانە گفتگۆ کرێ، بۆیە شەرەفمەندم کە ئینشاءالله گفتگۆیەکی بەسوود دەبێت ئینشاءالله. کاک چۆمانە و ماوەیە جوڵەت زۆر زۆرە هەمیشە وا بووی، بەس لە نێوان بەغا و هەرێمە ئێستا من هەتا تەلەفۆنیشم بۆ کردم کاک چۆمان هەرێمیان بەغدا. ئەم چ خوێندنەوەیەکت بۆ دروست بە لەسەر دۆخەکە جارێ بە شکڵێکی گشتی؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوا دووبارە سپاس بۆ جەنابت و بۆ کورساتی ئازیز. لە ڕاستیە ئێمە هەرێمی کوردستان ئەگەر وەکو هەرێم سەیری ئەم دۆخە ئێستا هەرێمی کوردستانکەین لە ئەتوانین بڵێن لە قۆناغێکی زۆر هەستیارە. ئەگەر یەکێکە لە هەستیارترین قۆناغەکانی مێژووی 31 ساڵی ڕابردوو لەوانەیە لە دوای ئینتیفاازەوە دوای ڕاپەڕینەوە هەرێمی کوردستان بە زۆر هەوراز و نیشێویە تێپەڕی بێ. یعنی ئێمە ناچینەوە بۆ ڕابردوو، بەڵام ئەم تەوقیتەی کە ئێستا قسەی لەسەرەکەین دۆخێکی هەستیارە، دۆخێکە کە بۆ هەستیارە لەبەرەوەی کە ئەگەر سەرنجی ئێستا بیت کە ئێمە دامەزراوەکانمان لە ڕووی یاسایە و تا ڕادەیەک دامەزراوەکەمان تعتیل بۆ پەشی کەوتووە. ئەوە چەندێکەوە نزیکە بین و لە 2 ساڵ ئینتیخابات کراوە، نەمانتوانی و پەرلەمانەکە کارا بکەینەوە، نەمانتوانی و حکوومەت تەشکیلکەین. وا 3 ساڵە حکوومەت کاربەڕێکەرە و زیاتر لەوەش ئەنجومەنی پارێزگات نییە. ئەوە حاڵی دامەزراوەکانی ترە بەشی زۆری دامەزراوەکان مودەیان تەواو بووە. یەیتەوە سەر مۆزوعی ئەمە وەکو مؤسسە و دامەزراوە، یەیتەوە سەر پەیوەندی نێوان حزبەکان لە هەرێمی کوردستانە لە دۆخێکی زۆر زۆر چەقبەستوویایە، لە دۆخێکە زۆر دوورن لە یەکەوە. ئەمەش هەرمایە خەمێکی یەکجار گەورەیە. یەیتەوە سەر پەیوەندی نێوان هەرێم و بەغدادیش لەم تەوقیتانە بەداخەوە پەیوەندیەکان وەک پێویست نییە بۆ لەبەرەوەی ناوچەکە لە نەخشە ڕێگا و لە داڕشتنەوەی ڕێگا و نەخشەیەکی نوێیە و ئەم بابەتە تەسیری لەسەر عێراقەکە، تەسیری لەسەر پەیوەندی نێوان هەرێم و بەغداد دەکا. سەرنج بە ینی جەنابەت لە پێشەکێکا شتێکی جوانت باس کرد، ئەوەی کە تۆمباراک و ئەوەی کە تۆمباراک دیسانەوە بۆتەوە بە نێردەی یان نوێنەری سەرۆکی ترامپ، سەرۆک ترامپ بۆ هەم بۆ سووریا و هەم بۆ عێراقیش دووبارە دانراوەتەوە. ڕوئیاکانی زۆر زۆر واسعە، زۆر زۆر وازحە، چ بۆ عێراق چ بۆ هەرێمی کوردستان. بۆ عێراق کاک زانەی بەڕێز، عێراق تا ڕادەیەک هەستی بە مەترسیەکان کردووە، تا ڕادەیەک خۆی هەوڵەیە بە تایبەتی هێزە شیعەکان هەوڵەیە خۆی لەگەڵ ئەم دۆخا بگونجێنێت. بۆ لە سەرومەندی تەشکیلکردنی حکوومەتی عێراقا کاک زانەی بەڕێز هەموو ئیتاری تەنسیقی کۆرکۆ دەنگ بوون لەسەرەوەی کە مالیکی سەرۆکی حکومت بێت، کاندیدی ڕاستپێراو بێت. پارتی یەکسەر پیرۆزبایی کرد، لە هەندێک لایانی تر پیرۆزبایان کرد، بەس یەکسەر ڤیتۆی ئەمریکا هاتە سەر خەت، وتیان ئێمە بە هیچ جۆرێ قوبوڵمان نییە ئەوە بکەین. ئەو شەڕی کە کەوتەوە لە بینی ئیسرائیل و ئەمریکا و ئێران و ئەوە دۆخەکە وا کەوتەوە سەی کە شیعەکانی عێراق هێز عێراق بە تایبەتی بزانە چۆن مامەڵەیان کرد کاک زانەی بەڕێز، کێیان گۆڕی مالیکیان گۆڕی، عەلی زەیدیان دانا. بەر لەوە بەپەلا فشار کرا بۆی زوو بە زوو حکوومەتەکە تەشکیل بێ، حکوومەتەکە تەشکیل بوو پرسی سەرۆک کۆماریش تێپەڕێنرا. زیاتر لەوە ئەوە ڕاستە ئێستا نۆ وەزیروا ماوە کە بڕیارە وایە لە هەفتەکانی داهاتووە ئەو نۆ پۆستە پڕ بکرێتەوە. ئەو وەزیرانەی کە دانراون بزانە کوامیان نزیکە لە هێزە ویلایە عسکەریەکانەوە کە ناوزەند دەکرێن بە هێزە میلیشیاکان، کەمترینیان ئەوەی تایە. من مەبەستم یەک شتە، وتەنانەت سەرای سەلام و مەسەلەن خاڵی دوای ئەوە کە ئێمە سەری خۆگونجاندن لەگەڵ واقعەکە، ئەوەش زیاتر لەوەش بەشێ لە هێزە ئەو هێزانەی کە ڤیتۆیان لەسەر بۆ لایەن ئەمریکاوە کە ڕۆژە لە ڕۆژان دژایەتیان کردوون، کاری
ئەویان لە بەرامبەرکردوون ئامادە بوون بستنە ئەو حملەی یان ئەو پرۆسەیە کە ئەمریکا و خواستنەوە دەوڵەتەکە هەیە بۆی چەکدا بنێت سەرایە سەلام و ڕەوتەکەی خەزعەلی چەکیان دانا عەسایب چەکی دانا بەشێک لە ڕەوتەکەی سەدر چەکی دانا ئەمە چییە کاکزانە چیمان پێڵێ ئەمە تەعەقلومکردن خۆگونجاندنە لەگەڵ ئەو بارودۆخە نوێیانەی کە هاتۆتە پێشەوە لە عێراقا ئەی لای خۆشمان کاکزانە سەی عێراق و سەی لای خۆمان کە ئەمڕۆ عەلی زەیدی لێدوانێکی هەیە بەڕێزیان سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێ ئەوانەی کە چەکدانانێن و نایەنە چوارچێوە حکومەتەوە و تیرۆریست مامەڵیان لەگەڵەکە بێگومان ئەم لێدوانە پێت وایە شتێکە لە خۆوێ هیچ کاتە لە خۆ نییە ئەو ئاڕاستە نێودەوڵەتی و ئەو ئاڕاستەی ئەمریکا ئەو فشارانی کە هەیە هیچ مەجاالیتیانێ بێ ئەوە بەوە بڕوا جایتر ئایا ئاڕاستەکەی ئێران و فشارەکان و ململانەکان بە چ جۆرەکەوێتەوە ئەمەیان نازانرێ بەڵام کاکزانە عێراق تێگەشتۆ لەوەی قوڕقوراگەی هەناسەدانی عێراق بەدەست ئەمریکاوەیە بۆ بە تایبەتی هەچی پارەی نەوتە ئەچێتەوە غەزیانەی ئەمریکا ئەو فترەیەک بۆ چەند ڕۆژێ ڕایگرت سەرنج بە دۆلار چەندێ بەرز بووە ینی ئەگەر ئەمریکا بیەوێت ڕۆژی ڕەش ڕۆ بەڕووی عێراق کاتەوە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە کاکزانە لە ڕووی ئابووری وای لێ لەوانەیە دینارێک دۆلارێک لە بەرامبەر بکەوێتە 100 دلار بکەوێتە سەر و 400,000 و 500,000 و ئەمە عێراق لەمە تێگەشتووە واز لە توانە سەربازیەکان بێنە کە لە ئەوان توانیان بگەن بە هەچی قادی عسکەری باڵای ئێرانەیە کە وڵاتێکی گەورەی زلهێزە چ جای بۆ ئەم هێزانەی چەکدارانەی جنوب و ناوەڕاستی عێراق بۆوان کارێکی زۆر ئاسانە بۆیە لە مەسجەکان تێگەشتون بۆیە خۆیان گونجاندووە لەگەڵ کە وەختێک من وێنەکە بۆ بینەرەکانم ڕوونکە مەسەن وەختێکی ئێمە ئەڵێن مەترسیە لەسەر هەرێمی کوردستان و مەترسی لەسەر عێراق ئەوە تا ئەوان مامەڵە لەگەڵ مەترسیەکە ئەوان ئەمە ئەم وێنەمان بۆچی ڕوون کردەوە مەترسیەکە هەبوو مامەڵی لەگەڵاکەن یەی تۆ بۆ هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە یەکێکی تر لەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستانی دەواازەکەی ئەو خواستە نێودەوڵەتی هەیە بۆ بەهێزکردنەوەی مەرکەز کاکزانە بۆ گەڕانەوەی بەشێکی سوڵتات و دەسەڵات بۆ مەرکەز ئەمە ینی بۆ نمونە لە چیۆ دەسی پێکردووە بۆ نمونە لە مۆزوعی موچەوە دەسی پێکردووە لە مۆزوعی خانەنشینیەوە لە مۆزوعی نەوتەوە لە مۆزوعی ئەسیکۆدا و خاڵە سنووریەکان کە جەنابەت ئێستا تعبیرت کرد ئێستا زیاتر لەوەش باسی چیە کرێ کاکزانە هەرچەند مۆزوعی پێشمەرگە مۆزوعی پێشمەرگە باسی ئەوەشەکەی بەڵێ بێگومان ئەمانە شارەزایکی یاسایی لە دەستوریش ئەکید شارەزایکی تورت هەیە کاک چۆمان مەسەلەن ئەمانە هەمووی بە هێواشی ئەکرێن وانە بەڵێ قۆناخ بە قۆناخ لەسەر خۆ ها بەکو سیسی دەرزیەک چۆن چەند سیسیەکە دەدات دوای فترەیەکی تر چەند سیسێکی تر تایەتی ئێمە ئەم دۆخەش بۆ هەرێمی کوردستان بەم چەژنەیە ئێستا ئەوان ناڵێن مەوزوعی هەڵوەشان و هێزی پێشمەرگەکە قەتوان ناوترێت هێزی پێشمەرگە قەت نابێ هەڵوەشێتەوە لە ڕووی دەستوریەوە کفری دەستوری و قانونیە تۆ باسی هەڵوەشانوی هێزی پێشمەرگەکەی لەبەرەوەی هێزی پێشمەرگە کاتێکە بۆ دەستور نەبووە هێزی پێشمەرگە کاتێک دیفاعی لە سەروەریەکانی کورد و کوردستان کردووە ئەو هێزانی کە ئێستا هەر وجودیان نەبووە بەشێک لەو هێزانی کە ئێستا پێویستەکە لێ ئەکەن بۆی ئەمە قسەکەیە بڕیار وایە یەکێک لەو خواستانی کە ئەمریکا هەیەی وەزارەت تێدا بمەزرێنێ یان لە عێراق وەزارەتێک بۆ کۆکردن ئەمریکا بێتە سەرخەسبێنی کەس ناتوانێت هیچ مەجای ڕەتکردنەوە نییە بە تایبەتی ئەم سەرۆکە تازەی ئەنجومەنی وەزیران ڕوونە ئاڕاستەکەی بەرەوکوێیە ڕوونە پشتیوانەکانی بڕیاری جوایە لە قۆناغەکانی داهاتوە سەردانی کۆشکی سپی بکە سەردانی ئەمریکا بکە ینی لەسەر ئاستی باڵا پێشوازی لەکرێت لەلایەن ترامپەوە ئەمە ڕوونە مەسجەکانی تایە ئەڕوا بەرەو ئەوە بەڵام کە تۆ ئیدارەدانی ئەڕواتەوە بۆیە کاکزانە ئیدارەدانی هێزی پێشمەرگە ئەڕواتەوە بۆیە ئیدارەدان و ئاڕاستەکردنی ئەچێتەوە بۆیە کە ئەگەر ئەمە بڕوو بە تۆ ڕاستە حرەز ئیقلیمی پێشمەرگەی بەڵام ئاڕاستەکەی بەدەست کێیە بەدەست ناوەندەوە بێ ئەمە ئەم جملانە بۆچی ئەڵێن کاکزانە وەکو خۆت فەرمووەڵای ئێمە خەڵک ناترسێنی هی ئەوەین خەڵک بترسێنی نەهی ئەوەین پۆپۆلیزم و لە ڕوتی ئێمە دڵسۆز بین لەگەڵ میلەتەکەی خۆمانە ئەبێ دڵسۆزانەش لەگەڵ لە چێتی پارتیا خیتابەکانمە بۆ ئاڕاستە بێ کاکزانە چکە بەڕاستی چێتی پارتی مەسئولیاتی مێژووی ئەخلاقی قانونیان لە ئەستوایە ئێستا بۆ نمونە ئەکرێ یەکشت بکەین ئەوە وەکو کێشەی هەرێم قەت حەل نابێ ئەو لەگەڵ من مایکەکەی جەنابە ئەوی تفۆنە ئەوە هەر بۆی ئازاتی ئەوەشە کە بڵێ مەسەلەن کاتت ماوە کاتت نەما ڕاست دەفەرمی جا بە ئیجازەی جەماعەتی تەکنیکی ئەگەر ڕێگەم دەن لای پم باشە کاک چۆمان ببوورە مەسەلەکە لێرە ئەوەیە بینێ مەسەلەن ها سەرەتا هەندێک لێ دوان هات لەم دو سێ ڕۆژی ڕابردووە
وا وێناکرا کە ئەمە مزایدەیەکی سیاسی لە پشت بێ ئەمە لە دەسەڵاتی هێزێکی سیاسی بۆ منە بە ڕاشکایی بڵێن لە دەسەڵاتی یەکێتیە بڵێ ئەمە ئەەکەم ئەمە ناکەم لە دەسەڵاتی پارتی بڵێ ئەمە ئەەکەم یان ناکەم یاخود هەر بەڕاستی ئیرادەیەکە و چوارچێوەیەکی دەستوری ینی بیانووی دەستوریشمان بۆ ناهێڵێتەوە ئەڵێ فەرموو بڕۆ لەو چوارچێوە بمێنەوە ئەم ئیشە ڕەتی لە گەورەتر لە یەکێتی و پارتی بەڕاستی نەک لە بەروی لە شەعنی یەکێتی و پارتی کەم بکەینەوە ناشکرێت تۆ یەکێتی تۆمەتبارکەی بۆی بڵێ بەڵا ئەمە لە پشتی ئەم مۆزوعانەوە من دیفاع لە یەکێتی ناکەم بەڵام خواستەکە کاک زانە ئەمریکا چەند ساڵە هاوکاری هێزەکانی پێشمەرگەکە چەند ساڵە لە شەڕی داعشەوە هەموو مانگێ 25 بۆ 30 میلیۆن دلار 13 ساڵە پارە ئەنێرێ بۆ هێزی پێشمەرگە پرسەکیانەکە تەدریبیانەکە تەکلیفێکی لێتەیە کاک زانە تەکلیفێک ئەڵێ چی ئەڵێ هێزەکانتان یەخەنەوە لە چوارچێوەی هێزی وەزارەتی پێشمەرگەوەوە جێبەجێی ناکەی بە قسەی ناکەی ئەتەوێت چی بۆ کات ئەتەوێت چی بۆکە ئێفشارە لێکات بە فۆرمێکی تر ڕێکدەخاتەوە بە فۆرمێکی تر ڕێکدەخاتەوە کە نەک هەرێزی پێشمەرگە هێزەکانی ناوەڕاست و خواروی عێراق ڕاستە هێزەکانی خوار و ناوەڕاست و عێراق تازەتر دروست بوون مەهامەکانیان جیاوازتر بووە ئەوە جیاوازتر بووە بەڵام ئیشەکە گەورەترە خواستێکی نێودەوڵەتی هەیە بۆ ناکرێمە بێ شتەکانمە دیسان بێت نۆگۆشەیەکی بڵێن ئەوڵاوە فلان بۆهان لەماوەی ڕابردووشە کە ئەمانوت مەسەلەن ئەیانوت ئێمە لێرە لە بەرنامەکانە میوانمانەیە ئەیانوت کاکە جان ئەمقی استراتیژی بە تایبەت یەکێتیەکان ئەو قسەیانە کرد برادرانی ئۆپۆزیسیۆنی شەو قسەیانە کرد وڵای استراتیژی بەغدایە بۆ موچە ئەیانوت کاکە ئەمانە عراقچێتیەکەن ئەکەن ئێستا خۆشیان دەڵێن ئێمە چاوەڕێی موچە لە بەخاوە بێ موچەش لە بەخایەوە دنیا کاول نەبووە و بەڕاستی کاکزانە من دڵنیام خۆمە خەمە شوێنی جەنابەتی هەموو بینەرانیش والله زۆر زیاتر لەوانە خۆمان بەدڵسۆز زانین کە قەواڵی فشە قەومی لێن والله کە سوکارمان قوربانیە و حکومەتەکەمان خۆشەوێ قەوارەکەمان خۆشەوێ بەڵام تۆ بە لەژێر پەردەی فشە قەومی و قەواری هەرێمی کوردستان و ئەوە میلەتەکە بچەوسێنیتەوە و ئیستیقلالی میلەتەکە و کە ئەمە لای من هێڵی سوورە وەک چۆن قەواری هەرێمی کوردستان لای من هێڵی سوورە و حکومەتەکەم خۆشەوێ و دەسەڵاتەکانیم خۆشەوێ بەڵام ناکرێت بازرگانی بەم کەرەستانەوە بکرێت ناکرێت بازرگانی بە پرسی نیشتیمانیەوە کرێت ئێستا بۆ ئەم بابەتانی کە جەناب فەرموو یعنی پارتی دیموکراتی کوردستان ئەو تێڕوانینی کە بۆ بەغداد هەیەی کە لە ڕابردووە خۆی بەڕەحمەت بێ لەگەڵ مامجەلال و کاک نەوشیروان وەک بەڕێز جەنابی کاک مەسعودا خۆیان عەرابی لادێ بە لادێگەڕاون بۆ چەسپانی سیستەمی فیدراڵی و هین لە عێراقا یعنی ناکرێت دەسوول لە عێراق پەسەند کرێت ناکرێت ئێستا تۆواز تێڕوانینێکی زۆر جیاوازەیە لە بینی پارتی لەلایەک قوتبێکە یەکێتی و لایەنەکانی تر قوتبێکی تر تۆ بەغدا بە قوڵای استراتیجیە بینی ئەو بەغدا هەندێک کات بە دوژمنکارە بینی هەندێکا بە دراوسەیەکی خۆشەویستە بینی هەندێکا بە درێس دراوسەیەکی ڕەزا تاڵێ بینێ ئینی هەل لەبەر ئەوەش ئەم تێڕوانینە ئەبێ بگۆڕێ کاکزانە نایگۆڕی جیاوازی دروستە بێت لە هەرێمی کوردستانەوە لە بەرامبەر بەخا کە جیاوازی دروست بوو لەوێ استیقلالی جیاوازیەکەکەن پارتی دیموکراتی کوردستان ئێمە نامانەوێت فەرزی ئاڕایی خۆمان فەرزی تێڕوانینی خۆمان بکەین بەسەریانە بەڵام تا ئەو کاتەی هەرێمی کوردستان بەشە بێت لە عێراق تۆ بێ وا مامەڵە بکە عێراق وڵای استراتیژی تۆیە ئێستا من پرسیارێکی جدی دێتە پێشەوە بەڕێز کاک چۆمان ئێمە بۆ ئەوی خەڵکی خۆمان نەبینە گۆشەیەکی بەردەستکەوە نەبینە بەردەم چاواشەکاریەوە نەبینە بەردەم خۆخۆریەوە ئێمە بێ قسە بەوان بڵێ ئەو قسە بەمە بڵێ ئەو بەیەکتر بڵین ئەوەی کە هەیە بۆ ئەوەی کە باسی پێشمەرگە ئەکرێ مەسەلەن لە ساڵی ڕابردووە مەسەلەن باسی خاڵە سنووریەکانەکرا یانوت قسەیەکە و هیچ ئێستاوە بڕۆ لە یاریبیەوە کە لە تلکۆچەر و عەرەبەکان پێڵن یاریبی ئەمە پێڵن ڕەبیعە وانە لەو مەنتیقەوە ئەوە ئاوتی کردووی مەسەلەی برایم خەلیل ئەسی کۆداگە هاتووە قفڵی کردووی ئەوانەی پێشووتر وردەکاری ڕەنگە خەڵک زۆر نەچوو بێتە تەفاسیل بۆ مەسەلەی پێشمەرگەش بابەتێک نێت تەنها هەوایی بێوانە بۆ مەسەلەی بابەتەکانی دیکتریش هەوایی نییە و ئایا بەوێ لە زاری جەنابتەمەوە دڵنیایی بدەم تەکید کەمەوەی ئەم بابەتە ئیرادەیەکی بەهێزتری ئەمریکی لە پشتە بۆیە من لە پێشەکە ناوی تۆم باراکەم هێنا ئەمە جدیەتێکی تێدا و ڕەنگە ڕوو بدا دوای نەکەوینەوە خۆمان بڵێ وڵا خەتای گۆڕام بڵێ خەتای پارتی بڵێ خەتایەکێتی بوو بڵێ کاکە گیان وەرن ئەمە حاڵەکەی ڕوو ئەدا تۆ سەی تۆم باراکە ئەو بەڕوونیە لێ تەجروبەی فیدراڵێت لە عێراقە فەشەلیانەوە ئیتر قسە لەمە مەترسیداتر چییە؟ قسە لەمە مەترسیداتر چییە تۆ بە سیستەمە فیدراڵیەکە پەرلەمانت هەیە حکوومەتت هەیە قەزات هەیە دامەزراوەکانی هەیە مەنزومەیەکت هەیە کە ئەم قسە ئەکات تۆ لە مەسجە تێ ناگەی یعنی ئیتر لەمە ڕوونتر چی ئەوترێت لە بەرامبەر مەترسیەکانە لەو خواستێنەوە دەوڵەتە تێ ناگەن کە باش ئەوان ئەو بەڕێزانی کە وەکو مزایدە وەکو کارتی فشار سیرەکەن بۆ مۆزوعی موچە کە باسە کراوە موچەکە لێەوە ئەوە موچەکەش ڕابردووە بەغدادەوە کە هەموو مانگێ موچە لە بەخاوە بێ باسی نەوتەکرا باسی نەوتەکرا ئێستا
ئیدارەت فرۆشتن و ئیدارەدانی بە ئیجباری تەسلیمی بەخاکرا لە ڕێی کۆمپانیای سۆمەوە. ئەوە باسی زیاتر لەوەش هەندێک پرسی بازرگانی هەیە، ئیسمی تیجاری، علامەی تیجاری، کێشە بۆ بازرگانەکان دروست بۆ لە بینی هەرێم و بەغدادا، دیسان هە قسەی بەخاخوا. ئەوە وەزارەتی بازرگانی توانن بڕۆن پرسیارە لێ بکەن چەند معاناتیان هەیە لەو پرسانی کە لە بەغدادەوە فەرزەکرێ بەسەر هەرێمی کوردستانە. زیاتر لەوەش مۆزوعی گومرگەکان کە ئێمە چەندێکە هاوارەکەین، ئەوە تا ئێستا بە فۆرمی ئەسی کۆدا و دروستکردنی هەندێک منفەزی تر، هەندێک دەواازەی تر بزانە چی لە هەرێمی کوردستانەکرێ. زیاتر لەوەش ئەوەستا مەوزوعی پێشمەرگە هاتۆ دەگۆڕێ، زیاتر لەوە شتێکی تر لەڵێ حەز ناکەم بچمە سەر شتەکانی تر، مەوزوعی پەیوەندیەکانی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە، ئەو عیلاقەیە کە ئێمە هەمانە، ئەو فەرمانگەی هەمانە ئێمە لە وڵاتانی ئەوروپاەوە ئەڵێن ئەوان ئەبێ لە ناو قونسوڵێتەکانی عێراقا لە دەرەوە تۆ بەشێکت هەبێ. ئەم سەربەخۆی ئێستا هەتا نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەلجیکا و لە سوید و لە بەریتانیا و لەکوێ دەست ئەبەن بۆ ئەوەش کاک زانا، هەنی هاسەی پرسەکان کە قۆناغ بە قۆناغ پرس بە پرس ئەگەڕێتەوە بۆەوە. ئەمەی مەوزوعی پێشمەرگەش تۆ ئەڵەی چی ئەڵەی مزایدەیە ئەڵەی وەزعەکە وایە وەڵڵاهی ئێمەمانان کە سوکارمان وانی ئەو لە ڕابردووە ئەو تێڕوانینی کە بۆ پێشمەرگە هەبوو ئینسان کە ناوی پێشمەرگەیە نامووی گرژ بوو ئەو نە پیرۆز بوو لامان کە بەداخەوەی ئێستا وەکو مەهام وەکو ناو زۆر پیرۆزە، بەڵام بەداخەوە بەلا ڕێیا برا، ینی بەداخەوە بۆی سیاسەتی هەڵەوە ژیانیان ئابۆ دۆخە برا و ئابۆ وەزع برا. بەوەشەوە ئەم دۆخەی کە ئێستا تۆتە پێشەوە جددیە بابەتی پێشمەرگە و ڕێخستەوەی جددیە، ینی من باوەڕ من پێم کەوتم دەواازەی مەترسیەکان گەڕانەوە و هەژمونی مرکزە لە بەرامبەر هەرێمە. ئەم قسە لە خۆڕان نەکرد، ئەم پرسانەیە کەواکە سوڵتە بەشی زۆری بگەڕێتەوە مرکز هەرێمی کوردستان یە قاڵبی بمێنێتەوە. ئێمە بە خۆخۆرەکەی خۆمان کاکزانە بە جیاوازیەکانی خۆمان بەو ناکۆچی کە بەو گۆڕانکاریانەی کە لە تێڕوانیمان نابێ هەبێ بە واقعبین بین تەسلیمی گۆڕانکاریەکان بین خۆمان بگونجێنین. ڕاستە مەترسی هەیە زۆر جددیە، بەس حیاتی و سیاست و ئێستا ناتوانین چۆن بەرگێلی بگرین. بەڵام لێرە جەنابەت بۆ بۆرە ئەتوەستێنم بۆ مێژوو پەیامێکەڵێم ئەوەی کە بەڕێز کاک چۆمان محەممەد لێرەوتی کوردێکی ڕەسەن و خوێنێکی پاک و دڵسۆزی کورد و کوردستانە بۆ ئەوەی سبەینەیە تۆی بینەر تۆی هاوڵاتی هەرێمی کوردستان لەکوێ ئەو ڤیددیۆی ئەبینی لەکوێ ئەو قسانی کاک چۆمانە بینی لێمان نەبێتەوە بە شەڕی بچووک و شەڕی گەڕک و شەڕی شار و بەو بڵێن خراپ و بۆ بڵێ عراقچی بوو بۆ بڵێن باش بوو من کوردایەتی ئەەکەم ئەو کوردایەتی ناکە. هەموو ئەوانەی زۆر بە جوانی بۆ ڕیسکردن هەموو بەشێکیان ڕوویان داوە و ڕەنگە تا ئێستا هەستمان پێی نەکرد بێ، بەڵام وردە وردە دێتە خوارەوە هەستی پێەکەین. ئەوە تا باسەکە هاتوتە سەر پێشمەرگە سەر پەیوەندەکانی دەرەوە سەر خاڵە سنووریەکان بە تایبەتی بۆیە بۆ ئەوی خۆی باشتر بۆ ئامادە بکەین کە ئێستا باسی ئامادەکاریەکانەکەین ئەوەیە نەوەک بڕۆینە سەر ئەوەی سبینی دیسان بینەوە قەوانێک لێ بدەینەوە بڵین ئەوە تۆ عێراقچی تۆ فلانیت تۆ سەر بە کوتلەی فلان نەخێر هەمومان کوردی ڕەسەنین و بەڵام مەترسیەکە هەیە و ئیرادەکەش ئیرادەیەکی ئەمریکی عراقیە. شەرمی ئەوێ بیڵین شەرم لە میلەتی خۆمان بیکەیت بۆ ڕاستەکەی ئەمە ئەوکەین وڵی لە ئاستی پاراستنی بەرژەوەندەکانی ئەم میلەتە، لە ئاستی پاراستنی خەواری هەرێمی کوردستانە، لە ئاستی ئەو سنگینی و قورسایی کە لە ڕابردووە هەبووە. وڵی من ئەگەر لە کاک چۆمان بپرسم بەڵام کاک چۆمان هەموو ئەوانە ئەوەی ڕوویدا بۆ ئەوانەی ڕێگە لەوانی دیکە بگرین بەڕێزت پیاوێکی قانونی چۆن ئەتواندرێت لانی کەم مەسەلەن ئازارەکان کەم بکرێنەوە. ئێمە زۆر جار لە ماوەی ڕابردوو بە هەنمان وەرنەگرت ببوورە لەگەڵ پرسیارەکان تۆزە تەوزیع ئەدەم تۆزە درێژدا دەڕێکم دڵسۆزیە ببوورە پێشتر ئێمە پێش ڕیفراندۆم تقریبا دەوڵەتێک بووین لە ناو دەوڵەت ئەوانە هەر وەکو کۆنفیدراڵیەت سەرۆکی وڵاتان وەزیری وڵاتان ئێستا قونسوڵەکانە بینی بەخوا زیاتر کەمتر لە قونسوڵەکانیش کەمتر وانە باشە ئەومان لە دەستدا. ئێستا ئەگەر ئەمانە ڕوبەڕووی نەبینەوە ئەوانش لە دەست دەدەین کەواتە ڕۆژ بە ڕۆژ ئێمە هەر خەریکی شەڕ و ناکۆچی ناو خۆمان هەمووی لە دەست دەدەین بێەوەی هەستی پێ بکەین نەک بێ هەستی پێستی پێەکەین بەس بێەوەی لەس بەسەر خۆمانی بینین. سەدی ئەم بابەتە چییە کات چۆمان لانی کەم ئازارەکەی کەم بێتەوە بۆ بورە ئەوەی کە جوان شەرحەت کرد جەنابەت ئێمە بۆیە ئەو قیاسایان ئەو مقارنەی بەغدادمان هێناوە کە خۆیان گونجان و لەگەڵ واقعەکە بۆی بیەنە سەر هەرێمی کوردستان مەترسیەکانمان باس کردووە. هەرێمی کوردستان هێزەکانی نێو هەرێمی کوردستان بە معارەزە و دەسەڵاتیشەوە بە تایبەتەرێکێتی و پارتی ئێوە ئەمانە نابینن، ئێوە ئەم خەڵکتان نییە کادرتان نییە نوێنەرتان نیە لە بەغداد. ئێمەمانان ئەم فترەیە زوو ئەچین و بەغداد لەمسی ئەم شتانەکەین ئێوە ئەم شتانە نابینن کە ڕوبە ڕوومانە بێتەوە تەسریحەکان و قسەکان نابینن کە ئەیبینن
بۆچی دانەنیشین کاگزانە بۆ گفتوگۆ نەکەین ینی بۆ نمونە ئێمە دوسێ ڕۆژ پێش ئێستا لەو دیدارەی دێڵفی بووین مبادرێکی باش لەلایەن سەرکردایەتی کاک پاڤڵ و کاقوبات دوور لە مجاملەی سیاسی ئەمە ئەوەنی مجاملەکەی مبادرە کراوە بۆی گفتوگۆ بکرێت قسە بکرێ بەڵام کاکزانە لە شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا ئەو شەڕە ینی بەس خوا ڕەحمی کرد ئەمە نەبین بە بەشێک لە حەکیمی قیادە سیاسیەکانی ئێمە حەکیمی قیادە سیاسیەکانمان و چانسیشمان نەبوو کە نەبووین بە بەشێک لە شەڕەکە لەو تەوقیتانەیە ئێمە نەمانتوانی کۆبینەوە کە شەڕ لە دەرگاکەی ئەیان خۆمان نەمانە کردو خۆمانە پاراست لەو تەوقیتا کۆ نەبووینەوە یەکێتی و پارتی کۆ نەبوونەوە معارەزە و سڵتە کۆ نەبوونەوە ئەنجومەنی وەزیران کۆ نەبووە ئەنجومەنی ئاسایشمان کۆ نەبووە دواتر ئەو وەزع مەترسیانی کە ئێستا هەیە هەر کۆ نابینەوە کۆبوونەوە بین بۆ ڕۆژی قیامەت کاکزانە ئەنی ئەتانەوێ هیچ نەمێنێ و بەکو بڵێن پارێزگای سلێمانی هەرێمی کوردستان نەمێنە بڵێن پارێزگای هەولێر ئەتانەوێ ئەوە ڕوو بە حەستانێتی مەحافزتان هەبێ یعنی سەبەرەوە ڕوە حەستان لەوەیە بەرەوە ڕوە من کاکزانە ئیدامەدان بەم دۆخە ئەم ناکۆچانی کە ئێستا هەیە من لە بەرنامەیەکی ترا چەند ڕۆژە پێش ئێستا باسم کرد بە زمانێکی ڕوونتر ئێڵێم ئەبێ بڵێن 100 شکر بۆی ئێستا هەیە 100 شکر بۆی کە ئێستا هەیە چکە ڕۆژ بە ڕۆژ تۆ دەمارەکانت جەستەکەت شتەکە ینی لاوااستر و بچووکتر و قەبارەکەی زعیفتر ئەبێتەوە ئێ باشە چی ئەمانە زمانی ئەمانە چیە کاکزانە زمانی ئەوانەوەیە کە هەم تێبگەین لەوەی ئەو عێراقی ڕابردوو نییە تێبگەین لەوەی ئەو جیلە تازەی کە ئێستا لە عێراقای ئەو جیلە کۆنە نییە بە تایبەت ئەم قسە ڕۆپارتیەکەین بە دەرەجەی ئیمتیاز کاکزانە پارتی دیموکراتی کوردستانە بێت تێبگا لەوەی ئەو مامەڵەی کە ئێستا لە عێراقەکە مامەڵێکی تەندروست نییە والله ئەمە دژایەتی نیە دژی پارتی بەس مامەڵەکەی تەندروست نییە ئەبێ ئەوان پێویستە قورسایی خۆشیان بەرنە بەغا ئەمە ئاڵێ پێشنیارێکی دڵسۆزانەیە بۆ خۆیان بەڵام بۆ کووردە تێڕوانینەکانیان خراپە یعنی تۆ سەرنج بە ئەچن ینی من تەسمیێشەکەم ناویشێنم سی ئەو خۆخۆری و ئەو جیاوازیەکە بۆ لە ماوەی ڕابردووە دوو جێگرانی سەرۆکی پارتی بەڕێز کاک نێچیر و کاک مەسعود سەدانی کۆی لایەنە سیاسەکانیان کرد لە عێراقا بوانی کە لە مێدیاش زۆر دژ بوو بەڵێ بێگومان یعنی ئەوە تەسەور ناکەی لەوانەی کە ئەیان و لە حیاتمانە ناچینە هەولێری عاسیمەت ئەمان خۆیان داوت نامەیان بۆ ناردنەوە بەڵام ئامادە نەبوون سەر لە سەرۆکی کۆماربان بۆ وەزعی کەسی محافەزەکەی کەرکووکە کە پیاوێکی سنجینی دڵسۆز بۆ کەرکووک چەند ساڵ محافظ بۆ کاک دکتۆر ڕێبوار ئەوە لا برا ڕاستە خۆ چوون مبارەکەی ئەم مامەڵەیە وەڵی من دیفاع لێکێتی ناکەم کاکزانە بەس ئەم مامەڵێ زیان لە کوردەیە زیان لە یەکڕیزی ئەیە زیان لەو مەترس ینی لەو هەستیاری ئەو دۆخەیە کە خۆ ئەکرێ پارتیش گلەی لە یەکێتی هەبێ بەڵام ئەمە زۆر زەقە کاکزانە هەر زۆر زەقە و بۆ مەوزوع یەکێک لە ئامرازەکانی پاراستنی ئەم مەترسیانێک کە لەسەر هەرێمی کوردستانەیە کاکزانە زانی مەمسەلەرکە تۆ لێرە ئەگەر یەکێتی ژەوی بکردایە بەرامبەر بە پارتی ئەمان قسەت بە خودای گەورەم بوت و کوردڕاستەوە خۆ ئەمود ینی دایان جار لەم بەرنامەی جەنابتەوە خۆ شایەتیمان بۆی ڕخنەی جدیمان لە یەکێتی سەرۆکی یەکێتیش گرتووە بەڵام ڕخنەی بابەتیانەی دڵسۆزانە لە چوارچێوەیەک دوور لە پۆپۆلیزم کاکزانە دوور لە ینی پیشانی بێ کە تۆ خەمت ئەم وڵاتەیە بە ئێستاشەوە ئەوەی کە ضرورە ئەوەی کە خۆت فەرموو مەترسیەکان چۆنی ئەڕەوێتەوە بەشێکی پاراستنی مەترسیەکان ئاکتیڤکردنەوەی کاکزانە دامەزراوەکانە لە پێش هەمویانەوە پەرلەمانی کوردستان لە دوای ئەوە حکوومەت ئەم قاوغا کە ناوی قوارەی هەرێمی کوردستانە بە چیۆ قوارەیە بە چیۆ پارێزراوە بە موسسەکانی و کاکزانە دروستی ناکەی ئیدامەی پێی کێشەکان ململانەکان لەبەر وەزارەتێک و لەبەر ئەمە و لەبەر ئەوە ئەمڕۆ ئەمە خەتەرەوە بەڕاستی بەر لەوەی کە باسی ئەمڕۆ بکەی شتێک مەبەسمە لە باسی بکرێتەوەیە لە ڕابردووە مەوزوعی پەیوەندی نێوانێکێتی پارتی هەر کورسی پەرلەمانی کاکزانە ئەوەی کە ئێستا وترێت 38 بە 39 بە 39 نییە بۆ کاکزان ئەگەر کورسی ئینتیخ پەرلەمانی بووایە کورسی هەڵبژاردن بووایە ڕاستەخۆ دوای ئینتیخابات لە دوای بڵین 2024ەوە ئەوە حکومەت تەشکیل بووایە ئەوە ئێمە پێش بەهاری 25 حکومەتمان تەشکیل کرد ئەی بۆ دروست نەبوو ئەخۆ لەو کاتەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند کورسیە بوو کاکزانە 23 هەبوو لە پێش ئەوەی هاوپەیمانەتەکەی لەگەڵ نەوەی نوێ ڕابگەێنێ یەکێتی 23 هەبوو ئەی بۆ پارتی نەیتوانی دەست بەرێ بۆ زۆرینەوە تۆ بڵێ تۆ بڵین بەبێ 23کە حکومەت تەشکیلکە بۆ نەیتوانی لەبەری واقعی هەرێمی کوردستان ڕێگە نادا دەمخۆش ئەی کە یەکەم جار کە تۆ پێڵەی من بەکو کورسی لەگەڵ تا مامەڵاکەم 23 هەیە و بە حەزمی خۆت یەکێتی یاریشی عقلانی کردووە تۆ پێ خۆش بێ پێ ناخۆش دێ من بەدڵم بێ بەدڵم نەبێ یاریشی کردووە هاوپەیمانەتێکی کردووە وڵی بەدڵم بێ بەدڵم نەبێ یاریشی کردووە خۆی هاوتا کردووە نزیک کردێتەوە لە تۆ ئەڵە تۆ داوای کورسی و نەکردووە ئەو فەرمۆ کورسی بەس ئەسڵەکار کورسیش نییە ئەوە هاوتاشن کورسیش نییە کێشەی نێوان یەکێتی و پارتی کاکزانە دوست چەند شتێکی ئەساسیە نەمانی متمانە نەماوە بەڵێ
نەمانی خاڵی هاوبەش و تێڕوانینی هاوبەش بۆ ئەم جیلە نوێ کاو بووە نەمانی ئاعترافکردن و مامەڵەکردن بە جیاوازیەکانەوە کاکزانە کە ئەمە کرۆکی دیموکراتیە مەوزوعی ئەو نەعەدالەتی جوگرافیەکە هەیە لە هەمووی گرنگتر ئەو شێوازی حکومڕانی و ئیدارەدانی هەیە بۆ حکومەت و بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان ئەم هەش خاڵەیە وای کردووە ببێ بە سڵبی نیزاع لە بینی یەکێتی و پارتیە مەوزوعی کورسی نییە وڵاتەوە ئەو نەت هەیە و من ئەم نەو هەیە و ئەمە ئەم قسەیە وانە کە فەلەبەرەوە کەوانە ئەشزانی دۆخەکە مەترسیدارە و زۆر هەستیارە و باسمان کردووە ئەتانەوێت تاکە ئیدامە بەوە بن ئەوە کاکزانە لە 2012ەوە مودەی قانونی ئەم حکومەتە ئەڕوا یعنی لە 2012 24ەوە ئێمە تا 2012 چەندمان هەیە 28مان هەیە 4 ساڵەکە ئێوە چەندی ڕۆی ئەوە خە دوی ئەڕوا هەر خەریکە لە بە هەوای دوی ئەڕوا هەر خۆی ساڵ کە گەیشتەمانجی 6 ئەڕوا ئەرە وڵاتی زەبەت لۆرە بیتەوە بۆ مانگی 12 باشە ئەم ئەتەوێت کەی ئەم حکومەتە دروستکەی دروستی ناکەی کاکزانە گریمان ڕێک ناکەوین یەکێتی و پارتی ڕێ ناکەون ساژش ناکەن لە پای 2002 ئەوە یان ئیدامەدانە بە وەزعەکان یعنی ئەو مالیکی چەندێک کاندیدی وحید بوو من بۆی ئەم جملەیە زۆر ئەڵێمەوە لەم بەرنامەی جەناب تا پێشبینیمان کرد کە سوودانی نابێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشبینیمان کرد ناوێک دەرەچێ وەکو ناوەکانی ڕابردوو ڕاستە هیچ ینی شخصێکی تەکنۆقرات و ڕەب نزیک لە ئینەوە من مەبەسم یەک شتە وەڵای ئەمە دژایەتی کاک مەسوور و خەڵکی تریش نییە ئەکرێت هەرێمی کوردستان کاندیدێکی سەربەخۆی ئەکرێت نمونەیەکی تر تاقی بکەینەوە جیاوازتر لەوە نایکەی هەروەکو ڕابردوو ئەڕۆی لۆمەی کەس مەکە باشە من ئەو ڕۆژەشە و پرسیارم کرد کاک چۆمان گریمان یەکێتی وتی قەیناکەەوە هاتم بەسە چا بە 23 کورسی ئەوی تۆتەوێ و فەرمەوە سەرۆکی پەرلەمان و کاراوە ئەم دۆخە بەم شێوەیە هەر لە تێڕوانی لە شێوازی حکومڕانی لە ئیدارەدانە نەکرێ واللهی عینەن تاس و عینەن هەمان خراپتریشە بێ عینەن مەوزوع و عینەن ئەوەیە ئەبێ تۆ گۆڕانکاریەکان وەکو واقعەکە ببینی ئێستا لە دنیا گۆڕانکاری ڕوویاوە کاکزانە دنیا بە عێراق و بە هەرێمی کوردستانی شۆ منەڵم دنیا وەک چۆن پێشەڕی ئۆکراینیا و ڕووس نەوعێک نەبوو دوای شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا نەوعێکی ترە کە نەوعێکی ترە تۆ هەراتەوێ بە قەوانەکەی 2007 لێکی بیتەوە کە لە سەروبەندی یەک تەشکیلکردنەوە و یەخستنەوەی وەزارەتەکان نبووی هەر ئەتەوێ بۆ دوو ئیدارە لێکی بیتەوە تۆ لە ساعت 48 من لە ساعت 52 هەر ئەتەوێ بۆ دوو گومریجە لێکی بیتەوە ئەتەوێ وا بڕوا کە من پێتەڵم دنیا بە عقارێکی ترا ئەڕوا دوای شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا نەخشە ڕێگاکە ئەڕوا تۆ هەر ئەتەمێ بە هەمان عقلێت و بە هەمان وەک چۆن سێگە وەک چۆن ئەمان مامەڵەکەیان لەگەڵ عێراقا بۆ جی لە کۆنەکە ڕۆن هاجی لە کۆنەکەی کە وە مالیکی و جی لە کۆنەکەی کە بۆ ئێستاوانە دەسەڵاتیان نەماوە ئێستا جی لێ کاتۆتە نوێ تۆ پێویستە بە یاریەکی عقلانەتر هەیە بە واقعی تر هەیە سەرەداوە هێزەکان لە ڕووی ئیقلیمیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەمە ئەم فۆرمە نوێ مامەڵی لەگەڵا ناکەی بەخوا ڕۆژ بە ڕۆژ لاواسرە بێ و ئەوە بێ کە گریمان کە ئەڵێن ئەوەیەک بێ چشماوت مەترسیەکانەوە نی خەڵک بڵێ مەترسیەکان چی ئەو یەک بێکی وتمان گریمانێکێتی و پارتی ڕێناکەون چییە بێ کاکزانە ئەوە گریمانێکێتی و پارتی بە پلەی ئیمتیاز ئەم حکومەتە دروست ناکەن و ڕێناکەون و باسی مەترسیەکانی عێراقیشمان کرد و ڕۆژ بە ڕۆژ لاوازە بێ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کاکزانە واز لەوە بێنە بێ حورمەتی بە مؤسسە و دامەزراوەکانە کرێەوە واز لەوە بێنە دەواازەش زیاتر ئەەکەینەوە بۆ ئەوەی کە بەدەست خۆمان نامێنە حەلی چارەسەرکردنی کێشەی حکومەت و پەرلەمان ئەچێ دەستی ئیقلیم و نێودەوڵەتی ئەبێ بە گەمەیەکی ئیقلیمی واز لەوەش بێنە ئەو کاتە ئەچیتە سەر دەستبادان و قۆڵبادانی یەکتری یەکێتی کۆمەڵی ئامرازی بەدەستەوەیە پارتیش کۆمەڵی ئامرازی بەدەستەوەیە بۆ ئەم دەستبادانە لەوانەیە بۆ نونە پارتی بەکەم سەیری یەکێتی بکە وڵی تا کورسی بکەم و ئاوا بە چەشنە ئەو ئامرازانەی بەدەست پارتیەوەیە بۆ نمونە بیانەوە زۆرینەی پەرلەمانی دروستکە بیانوێ بەبێ یەکێتی حکومەت تەشکیلکە بیانوێ پەرلەمانەکە هەڵوەشێنەوە ئەمە گریمان کۆمەڵی ئامرازە ئەو ئامرازانشی کە بەدەست یەکێتیەوە داوا تۆمارکردن لە محکەمەی ئیتیحادی بۆ هەڵوەشانەی خولەکە داوا تۆمارکردن لەسەر حکومەتی کاربەڕێکەر هەندێک پرسیتر من ئەزانم ئەوە کەوێتە سەر خۆیان چۆن ئەیکن بەڵام کەسەی ئەو چوارچێوە کەم ئامرازەکان بەدەست ئەم دوو هێزەوەیە بۆ نیزاع و دەستبادانی یەکتری هەردووشی ماڵوێرانیە بۆ هەرێمی کوردستان کاکزانە ماڵوێرانیە بۆ فەلەبەر ئەوە پشتی بۆ چوونەکەتەکە ماڵوێرانیە بۆ هەرێمی کوردستان ئەبێ خۆشیان ئەمە تێگەشتون من باکش پێ بڵێم بەسەر کوردانە پێتەڵم زۆر بەڕاشکاوی ئێستا من ئێستا لێرە ڕۆژنامە نووسم تەنها داری جلسەکە دانیشتەکە دەمینی گفتوگۆکادەم بەڵام لە دەرێ من کادری چێتی نیشتیمانی کوردستان بەڵام متابع و دڵسۆزی کاش سپاسەکەم بەڵام وەڵڵاهی لە ڕووی کوردایەتی بۆ هەرێمی کوردستانەوە سبەینێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێ ئەوش بەکاربێنێ والله هەر پێم ناخۆشە
وسکە زاربە بە هەرێمی کوردستانەکە بێگومان پارتی ژەوە بکە هەر پێم ناخۆش من بۆی ئەم جملانە پێویستە ئەوان بەیەکەوە دابنیشن بەڵام عقلیەتەکە عقلێتەکە بە تایبەتی ژەوەی پارتی دموکراتی کوردستان ئەبێ عقلێتەکە بگۆڕێ ئەبێت تۆ قبولی جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرێ قبولی ئەم جیلە نوێ کرێ قبولی ئەو گۆڕانکاریە نوێیانە بکرێت کە لە عێراقەیە قبولی ولا هەمووشی گرنگتر من کاک گێزانە ئەم دیدارەکەی دڵفیشا کۆنگرێکی ڕۆژنامانی کرا زۆر بەڕوونی باسم کرد بەشێکی مەسئولیەتەکە لە ئەستۆی ڕێز کاک مەسعود بارزانیایە ئەو نابێ واسەی خۆگا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ئێمەمانان ئەسە لەوانەیە خەڵکێک بڵێ کاکە تۆ چۆن قسانەکەیت ینی چۆن ئەڵێ ئاواستایشی کاک مەسعود و ئێمە بەڵێن بەشێکی هێزەکان و عێراق و لایەنەکانی تۆ قورساییت هەیە تۆ لە جیلە ڕابردووەکەیە لەوانەیە بەڕێز مامجەلال بە ڕەحمەت بێ و کاک نەوشیروان و ئەو قادەیە کە هەبووە نەماوە بەس خۆت ماوی ئەمە وەزیفەت زیاترەکە ئەرکە زیاترەکە کە گەورەتر لە بارەگەی بارزانی گەورەتر لە پارتی دیموکراتی کوردستان مامەڵە بکەی ینی حتا ئەمری فەرزی ئەمریکای بەسەر پارتی و بەسەر یەکێتیا بۆی هەتا بەسەر لایەنەکانی ترا کۆکەرەوەبی بۆی ئەم دۆخە تێپەڕێ بەڵام ئەگەر وا ناکەی وەکو پارتیەک سەیرەکەی وەکو کەمتر زیاتر لەوەش بشووری عائیلەکەی خۆت و خانەوادە و کوڕەکەی خۆت و ئەمانە من مەبەستم یەک شتەکە گزانە ئەگەر ئابم جۆرە مامەڵە بکرێ بەخوا پارتی زەرە دەکا بارەگەی بەرزانی زەرە دەکا کورد زەرە دەکا یەکێتی زەرە هەمووی زەرە دەکات ئێمە هەمومان لەو کەشتیاین ئەو ئامرازانی کە بەدەست یەکێتی و پارتیەوە هەیە گەزانی وەکو چیوەیە کاکزان ئێمە لە بەحری دوکانین لە ناو کەشتیەکەین یەکێتیشی تیا و پارتی و هەموو لایەنەکان هەرچی ئامرازە بەکارێنی بۆ یەکتری کەشتەکە کوونەکەین کەشتەکە کون بێمە خەرقەبین ئەمە وەستەکەیە فلەبەر ئەوە ئێمە واقعی نێودەوڵەتی واقعی گۆڕانکاریەکان ئەو شەڕی کە لێرە هەیە ئەو نەفەسی کە لە بەغدادە کاکزانە ئەمڕۆ جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان ئەزانی چیڵێ ئەڵێ بە پارەکان ببڕی دەم خۆش ئەڵێ چی ئەڵێ نابێ موچەی موچە خۆران بدرێت تا ئەو کاتەی تەصفیح حسابات لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێت سی ئەم نەزعەیەکە تۆسی ئەم نەزعەیە نابینن لە بەغداد هەر ئەم پیاوە بەڕێزە ئەڵێ چی کورد هەرێمی کوردستان ئێوە پەلەتان چییە خۆتان حازرکەن قانونی موازنەی عێراق نایەتە بەدەست پەرلەمان بۆی کلکوژێتان بکەین ینی نەوعەن ماڵە لە قاڵبتان بین ئەم نەفەسە نابینن ئەم نەفەسە نابینن کە ئەمن جواب جوابدانەوە مەسەل وەزارەتی دارایی ڕۆڵامی دا بەڵام بۆ جوابکاری ئەوە حەل نییە کاشی من ئەوە حەل نییە من مەبەستم مێنتاڵیتی و عەقلێتە بۆ ئیدارەدان لە بەغداد تەنانە دەبێت دۆخێک دروستکەنی هەڵی و قسەی هەر بکرێت هەر بکرێت بێ ئێستا بەشێکی قورسایەکان بەڕاستی ئێمە نەبێ بۆی کە دیسانە بچینەوە سایشی یەکێتی وانە بەڵام یەکێتی یاریی ینی تێگەشتۆ لەوەی بەغداد زەرورە ینی ئێمەمانان ینی بەشێکی حیزبەکان بە پارتی و بە گۆڕان و بەشێک لە حیزبەکان لە ڕابردووە بەشی هەر بارەگەیان نەبوو لە عێراق لە بەغدادا بەشێکیان قورسایان نەبوو لێ ئێستا لەوانێ هەندێک لە هێزەکان پێیان وابێ پێویستەکە بچنەوە بەغداد حضوری زیاتریان نەبێ بۆی ئەو عیلاقە بە جۆرێ دروستکەی ئەو سەرکردە سیاسی ذاتی ئەوە نەکە احراز وێ بۆی کە ینی بۆچی بە مامجەلال ئەوترا سەمامی ئەمام لە عێراقا ینی ئەمە ئەگەر وەڵای من قسایش وەوە ناکەم وەکو حزبی بۆ من وەکو یەکێتی و لایەنەکانی ترۆسی مامجەلال ناکەم بە ڕەحمەت بێ ڕۆ قسەی خەلفەتی خۆی کە لە عێراقا چی کردو لەگەڵ ئەو هێزە سەرکردانی کە لەو کاتە لە جەبها بوون لە جەبهەی لە لەندەن کۆنگریان کردو و لەو کاتەی لە دوکان کۆنگریان کردو لەویان کردو بەر لە ئازادکردنی عێراق بزانێت چۆن مامەڵەیان لەگەڵ بەڕێز مامجەلال چۆن مامەڵەی لەگەڵ ئەو سەرکردە شیعی و سونانەیە کردووە دۆخێکی دروست کردو هەر ناتوانانی هەندێک شتێ بوتری ئەمە پێویستی بە حەکیمی هەیە پێویستی بە تەواصل هەیە پێویستی بە عیلاقات هەیە پێویستی بە نەرمی هەیە بە دیبلۆماسی هەیە ئێمە لە بری ئەوانە بکەینە چین بە خیتاباتی دروشمی پۆپۆلیزمی و بە قەومی و بە فشە قەومی ئەچین دەغدەخەی ئەوانەین تون دریانەکەین لە هەندێک مەجالاتە و ئیحراجی بۆ هەرێمی کوردستان ئەمڕۆ محافظێک دەڵێ هەولێر ئەڵێ بای 4 ملیار دلار ئێمە خزمەتی شاری هەولێرمان کردووە دەستبینێک کابراایەک لێت ڕاست دەبێتەوە پێتەڵێ ئەڵێ ئەی زەحمە نەبێ بۆ 120 ملیارتان بۆ ئامادە ناکرێت بۆمان نانێرن 4 ملیارەکان لە چۆ هێناوە ئەم پارەی والله نازانم یاری کردووی شوێ ئەنجا من ئەوم بیر نەچێ ئەمڕۆ بەڕێزان لە دەستەی نەزاها خۆ قەرارێکی زۆر بڕیارێکی زۆر باشە ئەڵێ هەر فەرمانبەرێک گەندەڵیەکمان بۆ بنێرێ خەڵاتیەکەین وانە ڕۆژنامە نووسەکەی کاک مححمود شتێکی نووسی بوو ئێوارەم خوێندەوەڵێ دە زۆر باشە من پرسیارەکەم ئەڵێ 9 ساڵە ئەم دەستەیە هەیە لە ڕووی یاساییەوە جەنابەت یاسایی بەڵێ سەرۆکی مودەی قانونی تەواو بوو بەڵێ وایە ئەو وەختە ینی تۆ کەسی سبەینی لێت ڕاستە بێت وڵە خۆت مدەکە تەواو بوو ڕاستە ڕەنگە خەتای ئەو نەبێ بەڵام لەنێکم دەستەی نەزاهە دەستەی دەستپاچ کاک زانای ینی ئێمە هەموو شتێکمان کەوتۆتە کاک زانای چەند دەستەمانێ لە هەرێمی کوردستانە کە ڕەبتن پەرلەمانەوە دەستەی دەستپاچی نەزاهەیە دیوانی چاودێری مالی بەڵێ کۆمیسیۆن هەموو ئەمانە مودەیان تەواو بوو سەرۆکەکان مودەی تەواو چکە بۆ 4 ساڵ پێی دراوە هەموو مودەی تەواو بووە
لە زڵ نیشانە سەرۆکی دەستەی دەستپاکی کە بەڕێز کاک دکتۆر ئەحمەدە و هاوڕێیەکی منیشە باشە کە لەوانێ زەمبی ئەو نەبێ بەڵام زەمبی ئەو نەبڕێگە پیاوێکی خۆ دڵسۆزیش بێ بۆ چ بکە محارەبەی فەساد بەو شتە ناکرێ ئەو فەسادەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە بەو فۆرمە ئەو ناقانونیانی کە ئێستا ئەو بێحورمەتی طبعاً داوای لێبوردنم بۆ جەناب بوو ئەم شاشە پیرۆزەی کە کورساتە کە من ئەم دەستەواژە لە زاری منێتە دەرەوە ئەو بێحورمەتی کە ئێستا بە دامەزراوەکان ئەکرێ تۆ لەبری ئەوەی دامەزراوە بە ئێسکە کاکزانە تۆ سێ ئەم مەهزە لەو مەتەڵەکە تەلەڤیزیۆنێکیان قوت کردوێتەوە ئەڵێ کاکە ئێمە هێڵی گەرم دانین هەچیتان هەیە وەرن بە ئێمە بڵێن بۆت حەلەکەین ئەی پەرلەمانێ ئەو دیوانی چاودێری ئەی مەحکەمەکە و ئەی داواکاری گشتێکە و ئەعلامەکە مهمترە دوێنێ منە تێگەم لەوەی کە من پیاوەکەم بەردەوام ناوی ئەعلامە و تێگەم لە سوڵتەی چوارەم من لەوە تێگەم بەڵام لە بیرشمانە بێت دەسەڵاتی چوارەمە دەسەڵاتی یەکەم و دووەم چەند کاریگەرە سێمیش نییە کاک زانەگریمانەوە منم کێشەیەکم هەیە بۆ ئەم میدیا بەناو هینەی تۆ یان قسە کێشەکەم یانم بۆ تۆ گەندەڵەکە یانم بۆ تۆ میدیاکارێکی بەڕێوەری ئەو تەلەڤیزیۆنی ئەی تۆ بەچی حەلەکەی هەنای بە دامەزراوەکانی حەلکەی ئەی بۆ دامەزراوەکان بەهێز ناکەی ئەی بۆ دامەزراوەکان تعدیل دوێنێ مامۆستا بەکر قسەیەکی کرد وتە مامۆستا زۆر پەرلەمانیان مامۆستا بۆ کرد هەڵەت نی پەرلەمانیان بێ گرنگی کردووە و ئەوانە وتی بە کۆی خولەکانەوە تا ئێستا بودجەی پەرلەمان 4 ملیار دینارە 4 ملیار لە 900 ئەوەندا طبعاً ئەوە بەرگری نییە لەوەی بڵم معاش کەمە و پەرلەمان ئەوانە بەڵام خۆ هەر ئەگەر وتە مامۆستا ئەگەر بێت وەرە و پەرلەمانە چاوێکی زۆر چالاک و چاودێر بێ بەسەر دام و دەستگاکانەوە بەسەر ئەو دەستەی نەزاوە بەسەر ئەو بابەتانەوە 2-4 ملیاری ناجێڕێتەوە لە بەهەدەردان 100 هێندەی وەگەڕێنێتەوە هەتا لە مەوزوعی زیاتر لەو 4 ملیارەکە زانە ئەگەر قانونی موازنە دەرکە قانونی موازنە بڵێن عەدالەتی جوگرافی بۆ پارێزگاکان بگەڕێنێتەوە ئەوە دە هێندەی موچەکانی خۆیانەکە لە ئیداری ڕاپەڕین لە چوارخۆردنە لە ڕانیە لە دوکان لە خەلەکان لە کفری لە کەلار لەو شوێنانە بڕۆ بۆ زاخۆ بڕۆ هەچەند شوێنەکانی بەشێکی شوێنەکانی خۆیان مەشارعی گرنگرنگی تیاکرێتەوە من دژی ئەو مەشاریعانە نیم بۆ بڕڕوایە بینی بۆ خۆتی بکەیتەوە مەشارعی گەورەکەیتەوە خەیاڵیەکەیتەوە جادەی 120 و نازانم چیەکەیتەوە بەڵام ئەگەر پەرلەمانێک هەبێ قانونی موازنەت بۆ دەرکە دە هێندەی موچەکەی خۆی گرنگی هەیە بۆی و ناشکرێت کاک زانە تەنها چاو لەسەر معاشی پەرلەمانتار بێ ئێستا بۆ نمونە ئەم وەزیرە بەڕێزانە چەندێکە معاش وەرەگرن لە قاموسی دنیا نیە وەزیر 7 ساڵ وەزیر بێ چۆن نەکریانی کەس چاویشی لەسەر ئەوان نییە کە نەسرێشیان هەیە کە یەک دنیا امتیازاتیان لەبەردەسایە کەس باسی ئەوان ناکە بەس باسی ئەمانەیەکە من شەرعێت نایان ئەگەر پەرلەمان هەبێ و کاری پەرلەمانی شەپۆلەکە بە دیوێک بە کە پەرلەمانتارێکی ئەکتیڤ بێ چالاک بێ بڕاتە سەر پرۆژێک پرسیارکە وەزیر بانکات بۆ لیژنەکان متابعە بکە قانون دەرکە ئەمە دەسەڵاتی چوارە بێ لە مێدیایەکی ئەوا بڵێ چوومە سەر پرۆژەی فلان 10 ملیار دیناری هە بەهەدەردان تێدا وەرن خەڵکی کوردستان ئەمە کەسی تر ناوێرە بیکە ئەگەر ئەمەش بڕوا پرۆژەی دووەم ناوێرە بڕوا ئێمە گرنگجیمان هەموو ئەو شتانەمان بێبەها کرد بۆ لەبەرەوەی چەوتەکانی خۆمان بڕوا لەبەرەوەی ئیشە ناقانونیەکان بڕوا لەبەرەوەی گەندەڵیەکان بڕوا لەبەرەوەی موسسەسەکان هەمووی لە خزمەتی سڵتە و کاری حزبی و نیتاقێکی دیاریکراوە بێ کە هەر لەبەر ئەوەیە تۆ کاڵی من خەڵاتی ئەوەکەم گەندەڵین پێ بڵێ خەڵک کاکە خەڵک لەو سەریاتەوە بەخوا کاکزانە خەڵک لەو سەریۆ هاتۆ خەڵک وەشیار بووە و بەڕاستی ئێستش کاکزانە وەک چۆن پەرلەمان گرنگە کارا بکرێتەوە بۆ ئاوەژووکردنەوەی مەترسیەکان وەک چۆن حکومەت تەشکیلکردنی زۆ گرنگە گرنگتر لەوە هەنگاونانە بۆ ڕاستکردنەوەی ئەو ئیدارەدانی هەڵەیەکە لە ڕابردووە هەبوو بۆ دەرچانی قانونی موازنە بۆ قانونانی کە پێویستن بۆ کۆمەڵێک خەڵکی باش بینتە پێشەوە بۆ ڕاستکردنەوەی پەیوەندی نێوان هەرێم و بەغداد ئەمانە سەمامی ئەمانی پاراستنی مەترسیەکانن تۆ ئەمانە ناکەی بەدەستبادان و خۆڵبادان و بەوەی تۆ ئەوەت نایان و من ئەوەت نامی و هەر وەکو ڕابردوویەکەین هەردوو ئیدارەیەکە و دوو گومریجەکە و دوو دەسەڵاتێکە و دوو کاک چۆمان نمونەیەک بۆ بێن و جارانە گەریەکە تۆزێک زیرەک بووە ناوێن لێنا مەلاوانە زۆر کەسێڵم بۆ مەلایە و مەلایەتیشی نەکردووە تۆزێگەر مەسەلەن شارەزا بووە ئێستا نەوەیەک هەیە نەوەیەک نەک بەڕێوەیە ینی هەیە وجودی هەیە لە ناو زانکۆکان باوەڕ کە برادرم هەیە پرۆفیسۆرە لە ناو زانکۆ ئەڵێ بەردەوامش ناو خوێندن و تایبەتمەندی خۆیەتی دەڵێ ئەگەر بێت و زۆر ورد نەبم دەرەقەتی
ئەو نەوەیە نام لە ناو پۆلدا لەناو زانکۆ ئەم نەوەیە نەوەیە وەکو چۆن جاران ئەیان وەرەقەی سپی خوێنێت وەرەقەی سپی ئاگەی لە شتە زمانزانە پەیوەندی بەچیوەیە پەیوەندی هەم بە زمانەوە هەیە هەم پەیوەندی بەم تەکنۆلۆژیا و ئای و چاجیپیتی ئەوانەوە هەیە بە جۆرێکە یەکێک لەو گرفتانی من هەندێک هاوڕێم هەیە زۆر شارەزان ماستەر و دکتۆرانی لە مەجای ئای ئەوە باسی ئەو گرفتیان کەوتیان لە قۆناغەکانی داتوە گرفتێکێتە پێشەوە تەلەبە لە مامۆستا زیرەکترە بێ لەبەری متابعی کردووە باگراوندیە ئەڕوادێ ئەمە ئەوەی لەبەرەوەی داینامەزرێنی یان لەبەرەوەی چوار کەست ئیبراز کردو لە تیکتۆک و لە چێ ئاە نەوەیەکی زۆر عاقڵنەوەی نیشتیمان پەروەەر نەوەیەکی ورد بەڕێوە مامەڵەکردن لەگەڵ ئەوە شابقەت بەختا قورسە بێگومان زۆر قورسە ئەگەر ئێمە پێمانوە بوو ئەم نەوە نوێ زۆر باوەڕیان بە قەزی نیشتیمانی نییە ببینە لە مۆزوعی ڕۆژاوا چیان کرد ئەو جیلە پیرەکانیشانی حراز کرد کاکزانە بە تەمەنەکانیشانی حراز کرد کوردیان هەمووی حراز کرد بۆی کە نەک نیشتیمان پەروەرن ئامادەن بە سەرما بە بەفر بە باران هاتنە سەر جادەکان و هتافیانە کێشە باشە کاکزانە تۆ سەرنج بکە ئێمە باسی ئەو نەوە جیلە تازەکەین چەند نیشتیمان باش باشەکە لە حکومڕانی لێت قبول ناکرێت بێگومان کە سەی ئەو یەک ریزەی کە لەو کاتەیە ڕوویە کاکزانە بڵێ باوەڕکە ئەو یەک ریزیە نەبووە ئەو پشتیوانی نەدەوڵەتیە و ئەو جیلەی ڕەوەندی کوردی لە دەرەوە نەبووە باوەڕکە بە ئاڵێ پێستەکەی ڕۆژئاواشیان نێشتەوە یعنی وا بە تەما بوون گورگان خواردیان بکەن بە جۆرێک مامەڵیان لەگەڵا بکەن زۆر زیاتر لەوەی ئێستا سنوورەکانیان کۆنتترۆل کرێت زۆر زیاتر لەوەی ئێستا شەید بکرێن ئەمە کوێ ئەمە بۆچی ئەمە ئاڕاستە نێو دەوڵەتێکە گۆڕانکاریە یاریە نێو دەوڵەتەکان هاو کێشە نێو دەوڵەتەکان ئەمە بۆ سووریا وابوو بێ بۆ عێراق ئاوا دەستی پێ کردووە چاومان کاڵە کاکزانە قژمان زەردە ینی ئێمە چیمان کردووە لە معادلەنی دەوڵەتیانە تا ئابم جۆرە پارێزگاریمان لێ بکەن و ئابم جۆرە مام ئەگەر بمان کردە ئاقلانە مامەڵەکەین ئێستش فرسەت هەیە کاکزانە ئێستش دەیان فرسەت و سەدان فرسەت هەیە ئێمە چۆن بتوانین ئەو بەهۆزە ڕەشەبایی کە هاتووە چۆن بتوانین خۆمان مەڵاز بین خۆم هەرێمەکە بپارێزین هەم قوارەکە زراوەکان ئەکتیف بکەن چالاک بکەن بۆ خەڵک بن لانی کەم 1970 لە قۆناغی یەکەمە بۆ خەڵک بن کوڕهشتاژنا زۆرە هەر ئەو نەوەیە بەرگریت لێ بکە هیچ کەسێک ناتوانێت 100% وایە بەڵام تۆ نەدایە مەزرێنی نەوەڵامی دەیتەوە هەموو ڕۆژێ یەکێک لە سزنەمرێ یەکێک لە ئەوەمرێزانە خۆی بەشێکیەوەی کە چونکە بەرەندێک جار مداخەلەکە زۆر برادرین کاک سۆمان منیش زۆرم پێخۆش ڕاستەکەم دانیشتم بێ جەنابەت ئەوە زیندوێتی یا بەرنامەکە و تێگەم لەوەی لاوانی لە هەموو بەرنامێکی شەبم زۆرە مامەڵە نەکەی بەڵام جەنابێشێت بەدەر لە ڕۆکاری ڕۆژنامەوە نووسی هەم متابعی هەم سیاسی هەم ئەزمونێکی زۆر دروست درێژەیە بەڵام کاک زانە لەوانەیە ئەگەر دۆخی بێتت پێشەوە مەترسی لەسەر هەرێمی دروست بێ ئەو دیفاعی کە بۆ ڕۆژاوا کرا لەوانەیە بۆ هەرێم نەکرێت ئەزانین بۆ کاک زانە ئەڵێن خێر و بێرەکەی هەمووی بۆ خۆتان بووە ئیحراجەکەتان بۆ ئێمە دروست کردووە بڕۆن دیفاعەکە خۆشتان بیکەن ئەمە خەمە گەورەکەیە ئەم جی لە نوێیە دڵسۆزیەکە و پیشان نەیەوە بۆیان حکومەتێکی خەمخۆر نەبووە سوڵتەیەکی خەمخۆر نەبووە پێشبینی کراوەوە ڕووبە دەیان حاڵەتە تۆتە پێشەوە دژی قەواری هەرێمی کوردستان بووە دژی هەرێمی کوردستان بووە کەس لا مبالاتی ڕوویاوە ئەی زەمان چییە بۆ نمونە دژی کەرکووک و ئەو شوێنانی تر ڕووبا ئەو ڕووبا زەمان چییە کە ئەمە من خەمێکی زۆر گەورەمە چەند ڕۆژ پێش ئێستا بۆ ئەو بکەمەوە پرسیار بە جەنابەت لە حەسەکە تابلۆیە گۆڕە خەڵگاتە سەر شەق ببینە چی ڕوویە ببینە چی ڕوویە ینی حتا ئەو بەرخودانی کە هەبووە لەلایەن ینی ڕەگەزی نێر و مێوە بڵێن ئافرەتەکانمان خوشەکانمان دایکەکانمان لەگەڵ گەنج و بە تەمەنی ڕەگەزی نێرمان بزانە بەبێ جیاوازی چیان ئەکرد بۆ خاک و نیشتیمانی بەڵامەوە تا مەسەلەن ئیبراهیم خەلیل ئەوە وشک کراوە تا ڕادێک ئەوە بەڕاستیش پێ بڵم ڕاستە گەر داهاتەکەی بۆ هەرێمی کوردستان بێ بەش زۆری خەڵکیش لێ زیانی پێگەشتووە خەڵک لەسەرەوە شابێت ئەگەر بۆ خێروبەری ئەگەر بۆ هەر ئەوێ باش ماخی شوبانە بێتە حزبی مەسەلا کاکزانە ئەگەر وا سەیریکە گە داهاتی ناوخۆ بۆ ناوخۆ بێ و بۆ خزمەتکردنی ناوخۆ بێ و بۆ خەڵک بێ و بۆ ئەوە بێ بەخوا خەڵکێتە جواب خەڵک قبولی ناکات ئەوە ناکات بەڵام نابێ بە مەوزوع کاکزانە بۆ من بۆیە ئەو ترسەم هەیە بۆ هەرێمی کوردستان هێزە سیاسەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی ئەگەر مەترسیەکان بە فۆرمێکتر ڕۆ هەرێم بێ من گومانم هەیە خەڵکەکەمان گەنجەکانمان جی لە نوێەکەمان دیفاعەکە کە لە کاتێکە دیفاعی کرد بۆ ڕۆژاوە چکە قەزیەکە ڕاستەقینە بوو کاکزانە مەترسیەکە جدی بوو بەڵام چی بکەین بۆ هەرێمی کوردستان ئەمە باشکرێ حکوومەتەکە دروستکە پەرلەمانەکە دروستکە خەڵکی باش بێنە پێشەوە تێڕوانین بۆ حکومڕانی بگۆڕێ وەڵڵاهی تێڕوانین نەگۆڕین خۆ ئاگدارە دۆخەکە خراپترە بێ خراپتر لەمە ئەبێ بچووکتر ئەبینەوە هەرێمی کوردستان و قەوارەکەی و سیستەمی فیدراڵەکەی وەڵڵاهی
من حەز ناکەم نوقڵانی خراپ لێ بم وڵی حەز ناکەم بەڵام قەت لەگەڵەوانی ڕاستی لە میلەتی خۆم شارمەوە ڕاستی لە سەرکردە سیاسەکان شارمەوە و ئەم قسانش ئەگەر بڕیار وا بێ نەیانزانی بێت لە بەڕێزانی پارتی لە یەکێتی بەخوا لە ئێمە باشتر ێزانن بەس ئیشکالەکە لەوەیە لە ململانەی حزبی دەرنەچوین کاکزانە لە ململانەی حزبی دەرنەچوین ئەم پەیوەندەی نێوان یەکێتی پارتی ئەم تەشکیلکردنی حکومەت و ئەم مەوزوعی پەرلەمانە بۆ بەدبەختی ئەم وەزعە ئەوەندە ناسک بۆتەوە ینی دڵەکان ئەوە ناسک بووە ینی وای لێ هاتووە بە تقریرێکی سوۆسیال میدیا نەک میدیای ڕسمی بە تەسریحێکی خەڵکێکی نەخوێنەوار بە تەسریحێکی بەناو میدیاکار تەسی لەسەر پەیوەندی نێوان یەکێتی و پارتیەکە بۆ فترەیەک تەسعیدات ئیدامەیە بێ باشە ئەمە ئەبێ لە نقطەیەکە بۆستێک کاکزانە ئەبێ لە نقطەیەکە بۆستێ وەک چۆن مەسئولیاتەکە بە تایبەت لە سەرشانی یەکێتی و پارتیە بە پلەی ئیمتیاز لە سەرشانی بەڕێز کاک پاڤەڵ و کاک قوباد و ئەو خەتەیەکە لە ئاڕاستی پارتی دیموکراتی کوردستانە لەسەر ئەوەیە ئێمە وەختێتی دابنیشین و بەڕاستیش پارتی یەکێتی ئامادەی دانیشتنی نیشاندا بۆ گفتوگۆکردنەوە من تەمە ناکەم ینی سەقفی لێڕابینینەکەمان چەند بۆتەوە تەمە ناکەین یەکێتی پارتی زوو بە زوو دابنیشن تەمە ناکەین گفتوگۆ بکرێت داوایان لێکەین هەر ئەمە ناکاکزانە معارەزەش ئەرچی لە سەرشانە معارەزە نابێ واسەیری کا بڵێ من مشوری خەمی یەکێتی پارتی خۆم ئەم ئیشە گەورەترە لە یەکێتی پارتی ئەمیشە بۆ پاراستنی یاریێمی کوردستانە بۆ قەوارەکەیەتی بۆ دامەزراوەکانێتی بۆ ئەو ژینگەیە کە ئەمان بوون بە معارەزە و کورسیان هەیە ئەگەر دۆخەکە وا نەمێنێتەوە کاکزانە لەبری ئەوەی بڵێن ئیقلیمی کوردستان و هەرێمی کوردستان پێتان خۆشە بڵێن محافەزەی سلێمانی پێتان خۆشە لە بەغدادەوە خەڵکێک بە ئەمر خەڵکمان بۆ دابن باشە خۆ من بەغا بە هین بە دوژمن سەی ناکەم بەس تۆ ئێستا ینی کاکزانە چەند کورد لە جیانە هەیە چەند کورد 40 ملیۆن هەیە یەک پەرلەمانت هەیە تاقە پەرلەمانێکت هەیە بە درێژایی مێژووی حکمڕانی کورد لە ڕابردوو لە ڕابردووتر بۆ ئێستا کە پەرلەمانی کوردستانە بۆ خەمی ئەم پەرلەمانە نەخۆین بۆم بە پەرلەمانی خۆمان نەزانین تەشکیلی کەینەوە زوو بە زوو کارایکەینەوە کە ئەبێتە هۆی پاراستنی قەوارەکەمان و ئەوە بۆ ئابەم نەفەسە سەیری ناکەین کاکزانە کە من بەم نەفەسە سەیر دەکەم وا سەیری ناکەم ئەم پەرلەمانە دەبابای بۆ هێنراوە و هی پارتی و هی یەکێت پێم وایە پەرلەمانەکە هی منە هی هەرێمی کوردستانە هی هەموو خەڵکی کوردستانە بەڕێز چۆمان محەممەد نووسەر و چاودێری سیاسی و شارەزای یاسایی زۆر سپاس بۆ بەڕێزی سپاس دەکەم. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خوا چاک